يا رسول الله يا شيخ المدينة يا شيخ المدينة هركز عاشقته دلي مشكينة دلي مشكينة مش بمدينة واسم بطاوة واسم بطاوة أرزاقم بدست رسول الله رسول الله يا رسول الله يا شيخ مدينة يا شيخ مدينة بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. عزانم سلام ورحمة وبركة خوي جورتان لبيت لبرنامج شيرين شاء كنال اسماني بيام لمانجي مولود حضرتي فخر كائنات محمد المصطفى صلى الله عليه وسلم بخدمة ايوي برز وخوشويز گشت مولم مجلس النورانيا لبشي دوهم لسرداني كردن من بودي خوشويستي نارنجلا لهورامان بيمان خوش بو لمجلسها بشي دوهم يم برنامج بيشكش بي برز وخوشويست بكين لمانجا مباركة. سلام اخواتنا بموساني برز وخوشويست. عليك السلام ورحمة الله. بيمان خوش لسرتايا خوشويستان بچينا خدمتي جنابي موسى ملا عبد الكريم كخلقي دي نارنجليا وجنابيان مامۆسای ئاینین و وتەیەک دەربارەی مانکی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بەخێرهاتنی ئەوەی بەڕێز و خۆشەویستەکان فەرموو. بسر وبسر شاو. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. وما أرسلناك إلا رحمة للعالمين. ما موسايا برابر رزكام سلام وخواي قولتا سربو من بنامو قردو نارنجليو ما موسايانو ريش شرماوه بتايبتي جنابي تا كنيشتين ديرو تشريف تا أردن فرپنا وش حالي بيمي تشريف تا أرد عزيتا كشت خواي قولوش فرماو هر هنگامي و هر خاسيوه يو بدا پاداش تا مليميوه بعشر أمثالها. ئێمەش داوا کەرمی پەروەردگاری جەناب تا خوای گەورە بە لوتف و وێش هەر هەنگامێەوە هەر خاسێوە یۆ بەدە پاداش تا بووە ئینشاء الله تعالی. دیارە ئینە بەرنامەوە شیرین و جوان و ڕازاوەن لا گردیما حەز کەرمێ زیاتر پەرەش دەی دێپەنە و خوای گەورە پاداش تا بووە ئینشاء الله تعالی وەخیر بەیدی سەر و سەر و چەما و یانە تا ئاوا بوو عاقیبەت خێری بیدی. یاخوا دەست خۆش بە مامۆساگیان. ئەچینە خزمەت جەنابی مامۆسا جەمال حەبیب الله بێدار. ئەگەر جەنابی مامۆسا شعرێک شتێکمان لەسەر مەحەبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمە چۆن پێغەمبەرمان خۆش بێ مامۆسا جەمال، چۆن بگەینە حضوری مەحەبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، چۆن وەکو پێغەمبەر خۆیان فەرمێت ئەگەر ئێوە منتان لە ماڵ و لە خۆتان و لە هەموو شتێکتان زیاتر خۆشتر نەوێت ئەوە یعنی ناگەینە ئەوەی بەڕاستی کە ئیمانێکی کامڵمان هەبێت. ئێمە چۆن بگەینە ئەو مەحەبەتە ئەم مەجلیسە حەزەکەم ئەم مەولودنامەی ئێستامان ئەم شەومان بۆ بڕازێنینەوە کە چۆن خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم، چۆن مەحەبەتی، چۆن نزیک بین لە نەبوەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەگەر پارچە شعرێکیشتان هەبێت زۆر خۆشحاڵ بین. داوای لێبوردوونەکەم لە شعرەکەدا هەر ئەو پارچەم پێ بوو کە لە بەش یەکەمی بەرنامەکە پێشکەشم کردن و شعرم لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆرە بەڵام توانای ئەوەم نەبووە لە بەریکەم و نەمنووسیوەتەوە. بەنسبەت بەشی دووهەمی پرسیارەکەت یاخۆ داواکات کە سەبارەت بە خۆشەویستی پێغەمبەر لەلایەن ئێمەی موسڵمانەوە کردت وابزانم وەڵامەکەی زۆر سووک و سادە و ئاسان و بەردەستە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەوە نەنێراوە ئێمە ببین بە قوربان و ساقەی و بازێ قسەی دەمی بیکەین و
کردارمان نەبێ بەڵکو خوای گەورە کە پێغەمبەری وەکو ڕەحمەتێک ناردووە بۆ تێگڕای عالەمیان پێغەمبەرەکە خۆیشی داوای ئەوەی کردوە کە بکەوینە دوای کە بکەوینە دوای لە عەقیدەدا یعنی لە فکرە لە عەقیدەدا لە وەکو سەڵێن ئایدۆلۆژیا ئەوەی هێناوێتی پێی قانع بین پێی ڕازی بین بەڕاستی بزانین گومانی تیا نەکەین یەقین بێ بەلامانەوە و هەروەها بۆ ئەوەش کە بتوانین ئەوە بسەلمێنین ئەبێ لە کردار و گفتاری ژیانمانە نەک ساتێک و دووسات نەک مانگێک و دوو مانگ بە درێژایی تەمەنمان لەو کاتەوە کە مکەلەف ئەکرێن بە ئەرکەکانی دینی هەتا ئەو ساتەی کە لەگۆ ئەکەوین و ئێتر بەرەو قەبر ئەڕۆین ئەبێ پەیوەندیمان نەپەشڕێ لەگەڵ ئەو بەرنمەیەدا و بیکەین بە بەرنامەی گەورە و بشووکی ژیانی خۆمان بەوەی کە چی فەرمووە وا بکەین ئیتیباعی ئەوامێرەکانی بکەین وەلا نەهیەکانی ئەو خوای پەروەردگار دوور بکەوینەوە خۆشەویستی ڕاستەقینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە ئیتر شتانێکی تر کە ئێمە ئەڵین ئەکەین هەمووی خزمەتی ئەو قەزیە ئەساسی ئەکەن کە پەیڕەویکردنی بەرنمەکەی پێغەمبەرە کە ڕاستترین و پاکترین بەرنمەیە و دوا پەیامی خوای گەورەیشە بۆ گروهی بەشەریەت لە هەموو زەمانێک و سەردەمێکیشە و خوا خۆی ناوی لێ ناوە ئیسلام ئەنجا ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه بەڕاستی دینێکە هەم بۆ ژیان کەم و کورتیتیانە و لەگەڵ ڕۆزگار و مەکانیشە مسایرە ئەکات و ئەڕوات و هەروەها بۆ قیامەتیشە دینی ئەمە ئەو دینە نییە کەلایەنێک لە دنیای خۆ قیامەتی گرت پێ بەڵکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی اعمل لدنياك كأنك تعيش أبدا واعمل لآخرتك كأنك تموت غدا أما قورترين فلسفية لبيني همو أديان كان كديني إسلام بو ناسرا ولا دين كان تر جاو أسرا جا أجر بما نوي پیغمبر خوشی بین خواهی گوره خوشی بین أبي پیروی پیغمبر من صلی الله علیه وسلم کین و پابند بین با تعالیمەکانی ئیسلامەوە لە گەورەیانەوە تا بشوکیان و بۆمان نییە ئیسلام تەجزیە بکەین و بەشێکی وەربگرین واز لە بەشەکەی تری بێنین چونکە ئیسلام یەکەیەکی یەکگرتووی یەک پارچێ و جیا ناکرێتەوە. سەرەتا بەخاتنانەکەین پیرۆزبانیشتان لێکن بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە. ئەمە سەرەتا خۆی قوتابخانە لەم دەی خۆمان کە دەی نانجڵەیە ساڵی 1960 کراوەتە بۆ یەکەم جار. یەکەم بەڕێوەبەریش کە لێرە بۆ مامۆستا هەم بەڕێوەبەری قوتابخانەکەش بووە تاکە مامۆستای بە وژنەوەی مامۆستا نیزام خەڵکی هانەی دن بووە. ساڵی 1960 بڵێن چواری دەی 1960 بۆ یەکەم جار قوتابخانە لە دەی نانجڵ کراوەتە. ئەگەر ئەمە بینە دەستی مامۆستا مەلانامێق مامۆستاگیان ئێمە ئەزانین کە سیرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم سیرەتێکی زۆر گەورەیە. بەس زۆر جار ئێمەی بەشەر یا ئێمەی موسڵمانان لە عالەمی ئیسلامیە بە تایبەتی لەم 100 ساڵی ڕابردوویە یعنی کەم تا زۆر زیاتر ئەو سیرانە تیشکی خراوەتە سەر ئەو ژیان نامانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تیشکی خراوەتە سەر یا ئەو مامۆستا موسڵمانانە یا داعی و بانخوازانە کە سیرەیان نووسیوە زیاتر لە ژێر تەوژمی ئەوەی کە ڕۆژاوا بە فکر بە عسکەر بە هەموو شتێک وڵاتانی ئیسلامی داگیر کردووە نەوعێ لە ڕەد و فعل لە ناو ئێمەی موسڵمانانە دروست بوو بە جۆرێ تەنانەت لە نووسینەوەی سیرەشا ئاماژەکانی دیارە لە نووسینەوەی تاریخ و مێژووی ئیسلامیە ئاماژەکانی دیارە کە بەشێکی تەبریری هەیە بەس بەشێکی تەبریری نییە بەو معنایی کە لەم 100 ساڵەیە کەمتر تیشک خراوەتە سەر ڕەحمەتە للعالەمینی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەمتر ئاماژەکان بۆ ئەوە چووەکە خەڵک بەڕاستی سیرەیە بخوێنێتەوە کە کەمتر جەنگەکان ئاماژەی پێ بکرێت چکە لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم 27 غەزوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە ئەم 27 ژمارەیەکی زۆریان سریە بووە کە سریەکان جەنگی تیان نەبووە هەر ئیستیطلاع بۆ ڕۆشتون و دەرچوون و بۆ پارێزگاری مەدینە و دەوروبەری مەدینەیە بڵاوکردنەوەی ئیسلام بووە. بەڵام لەم 27 غەزوەیە ئەگەر هەر غەزایەکیش 20 ڕۆژی پێچوو بێت 540 ڕۆژەکات کە ساڵێک و 5 مانگەکات دەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینەیە ساڵێک و 5 مانگ نەژیا 10 ساڵ ژیا
ئەم سیرەی پێ من دە ساڵەیە ئەخلاق بوو ئیمان بوو باسەکانی قیامەت بوو باسی فەزلی قورئان بوو باسی ینی سیرەتی پێ پڕ لەم مەسەلە گەورانە لە کاتێکە غەزای بەدر و ئوحود و خەیبەر باریز کراوە لای ئێمە زیاتر ئەمە زۆر دیارە لە ئێمەوە کە ئەمەش وەکو عەرزم کردن بە کورتی کە تەئسیراتی خۆی هەیە چونکە ئێمە وڵاتانی ئیسلامی هەموو داگیرکراوین بەڕاستی بەڵام ئەم ڕەحمەتە للعالەمینە چۆن جارێکتر تیشکی بخەینەوە سەر چۆن مەحەبەتی پێ زینوو بکەینەوە چۆن بگەینەوە بە خزمەتی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم وەکو ئەوەی کە نەبی بووە نبووەتەکەی دەربخرێت بەڵێ زۆر ڕاست وڵای مامۆستاگیان ڕاست دەفەرمووی خۆی مالومی جەنابتە سیرە دوو جۆرە جۆرێکیان پێ وترێ سیرەی ذاتی واتە ڕووە مرۆڤانەکەی پێغەمبەر پیشانی خەڵگە درێت ینی وەکو تاریخ کەی لەدایک بوو ناوی چی بوو خەڵکی کوێ بوو کەی کۆچی کرد کەی وەفاتی کرد چی کرد چی نەکرد ئەمە ڕوە دنیاییەکەی ژیانی پێغەمبەرە ساسە مە پێڵێن سیرەیەکی ذاتی جا ئەم ئەگەر تۆ بتەوێت باسی پێغەمبەر بکەی بە باسکردنی ئەو سیرە زیاتر ناتوانانی ینی کەسایەتی معنەوی پێغەمبەر ساسەم دەربخەی بۆ خەڵک جۆری دووەمیش پێ دەوترێ سیرەی کونهی واتە وەزیفەکەی پێغەمبەر چی بووە صلی الله علیه وسلم ئەو پێغەمبەرە خۆشەویستە ینی باسی لایەنە معنەویەکەی بکەی باسی کەسایەتە معنەویەکەی کە نەبی بووە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم بەڵێ مرۆڤ بە خوای گەورە بە مرۆڤ خەڵقی کردووە وەکو پێغەمبەرەکانی پێش خۆی وەکی حەزرەتی ئادەم سەلامی خوایان لەسەر بێ بەڵام لەگەڵ ئەوەدا کە بە مرۆڤ خەڵقی کردووە خوا وەحی بۆ ناردووە خوا فێری کردووە خوای گەورە اینجا بۆ ئەوەی ئێمە مانای نبووەتی پێغەمبەر بزانین ئەوەیە ئەبێ ئێمە بزانین خوای تەعالا ئەم پێغەمبەرە خۆشەویستەی بەرز کردووەتەوە ئەم محەممەد المستەفای صلی الله عليه وسلم بەرز کردووەتەوە بۆ سەر بورجی نبووەت لەوێ ئاوڕی پێ لێداوەتەوە بۆ ڕابردوو هەتا بگاتە ئەزەل ئەوەی پێویست بوو بێ بۆ ئینس و جن خوای گەورە فێری پێغەمبەری کردووە خستێتە ناو مشتی پێغەمبەر اینجا لە دوای ئەوە خوای گەورە ئاوڕی بە پێغەمبەر داوەتەوە بۆ داهاتوو هەتا ئەبەت ئەوەی ئینس و جن پێویستی بێ لە داهاتوو بیزانێ خوای گەورە فێری پێغەمبەری کردووە اینجا لە دوای ئەوە ئەم پێغەمبەرە خوای تەعالا بەرزی کردوێتەوە لە شەوی معراجە خوا قسەی لەگەڵا کردو بە بەهەشتا گێڕاویەتی جەهەنەمی پیشان داوە اینجا سڕ و نهێنی و یاسای گردوونی پیشان داوە فێری کردووە جا پێغەمبەر کە هاتوۆتەوە بۆ ناو مرۆڤەکان دوای ئەوەی کە لە شەوی مەعراج دەگەڕێتەوە موژدەی بەختەوەری هەتا هەتایی ئەهێنێتەوە بۆ مرۆڤ جا ئەگەر بێت و مرۆڤەکان ئەوەڵی دنیا تا ئاخری دنیا هەموو کۆ ببنەوە لە شوێنێکە هەمویان بن بە فەیلسوف وەکو ئەرستۆ ئەفلاتۆن ئەرستۆ اینجا ئیبن سینا ئەنیشتاین ئیبن سینا ئەمانە ناتوانن شتێک پێغەمبەر فەرموو بێتی ئەبێ ئەوان بیسەلمێنن کە نابێ یا شتێ پێغەمبەر فەرموو بێتی نابێ ئەوان بیسەلمێنن کە ئەبێ جا ئەگەر بێت و ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئالەم زەمانەی ئێمە خوا بیناردایە یا ئەگەر خوای تەعالا خواوەن تەعالا فەرمان بکە ئەو پێغەمبەرە بێتەوە ئێرە هەرچی زانا و فەیلسوف و سیاسەتمەدار و هەرچی زاناکان ئەبێ بێن لە بەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆک بدەن وەکو قوتابی پۆلی یەکی ئیبتیدایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبێ بێنە خزمەتی پێغەمبەر هەرچی گەردوون ناسە دەروون ناسە یاسا ناسە ئەمانە هەمویان کۆمەڵ ناس زاناکان علومەکانیانەوە هەمووە بێنە بەردەمی پێغەمبەری خوا جا پێغەمبەری خوا صلی الله چونکە نەبیە خۆی بە عەقڵی خۆی بە ژیری و زیرەکی خۆی قسە ناکا بەڵکو پاڵی بە عیلمی ئەو خواوە داوە کە عالم الغەیب وەشاهادەیە خوا فێری ئەکا لەبەرەوە ئەمانە یەنە ئەبێ بێنە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بێنە خزمەتی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم بە نووری ناسینی خوای گەورە و بە نووری ئیمان بە ڕۆژی قیامەت هەرچی هەست و نەست و لەتائیفیان هەیە هەر هەمویان زیندوو دەکاتەوە وەک چۆن عەرەبێکی دڵڕەقی دەشتەکی هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ماوەی یەک سەعادا لە کۆڕی پێغەمبەر دائەنیشت ئەوەندە نووری حەقیقەتی دەست دەکەوت
ئەوەندە سۆز و بەزەیی و میهرەبانی لە دڵیا دروستە بوو کە دوو ڕۆژ لەمەوبەر کچەکەی خۆی بە زیندوی زیندە بەچاڵە کرد بەو سەعاتەی کە لە حزوری پێغەمبەردایە صلی الله تعالی وسلم وای لێ هات قاج نەنێ بە مێرولەیەکە نبووەتی پێغەمبەر ئەوەیە مرۆڤ دەگۆڕێ وەکو بەدیع الزەمان ساید نورسی ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ هاوڵێتی پێغەمبەر یا چوونە حزوری پێغەمبەری وەکو ئیکسیرێک وایە گوایە ئیکسیر مادەیەکی کیمیاویە بیدە بە خۆڵی کا بە زێر ئەفەرمێ هاوڵێتی پێغەمبەر یا چوونە حزورین پێغەمبەر وەکو نەبی گۆڕان بەسەر ناخی مرۆڤەکەدا دێنێ ئەوانەی کە ئێستا دنیا گیری خواردووە بەدەستیانەوە بە ناپاڵم شار ولادەکان کاول دەکەن ئەو هەموو خراپەکاری و تەفرەقە و خوێن ڕێژی و فەساد و لە دنیا بڵاوە بێتەوە بەوەی بێنە حزوری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە یەک دانە سەعات پێغەمبەری خوا بە نووری ناسینی خوا بە نووری ئیمان بە ڕۆژی قیامەت ناخ و دڵ و دەرونیان ڕووناک دەکاتەوە ئەیان کات بە مرۆڤێکی چاک ئەو کاتە مرۆڤایەتی ڕزگاری دێت بەڵێ ماسەگیان ئەگەر وتەکانە پێ شەڵایەنەوە خزمەتێ بەس هەر هەمان شت لە ماوەسە حەسەن بپرسین ماوەسە حەسەن حەمەکەریم ئەگەر من شتێکم هەیە دەربارەی نبووەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم دوو شەڵایەنەوە خزمەتە ئینشاءڵڵا خزمەتە بە زیاتر هەمومان قسەی لەسەر بکەین ئینشاءڵڵا ماوەسە حەسەن حەمەکەریم جەنابەت کە نووسەری تو جەنابەت پێمان خۆش بوو کە لەسەر سیرەی پێغەمبەر قەسەم شتێ زۆر نووسیوە و تەرجەمەت هەیە و ئەگەر محەبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر ئەوەی ماوەسە مەلا نامق و جەنابی ماوەسە جەمال و ماوەسە مەلا عەبدولکەریم باسییان کرد چۆن ئێمە بگەینە محەبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن لە نبووەت تێبگەین چۆن ئەو دنیا شاراوەی پێغەمبەرایەتی هەر لەم دنیا ئێمە دەرکی پێ بکەین چونکە دەرک نەکردنی هەر خۆی بۆ خۆی عەزاب و جەهەنەمێکە لە دنیا ئەگەر تووشی ئەمە بێت پێشەم شتێک بەخێرهاتنی هەموو لایەکەکەم لە خزمەتی جەنابی مامۆستا جەمال بێدار و مامۆستا مەلا نامیق و مامۆستا سەباح و مامۆستا مەلا حەمەکەریم و هەموو بەڕێزان بە خێرهاتنی برایانی کەناڵی پەیام و بەرنامەی شیرین چاکەین خۆی گەورە هەموو لایەک مامۆستایان وەرگێن عەفو بکە من پێم خۆشە سەرەتای بابەتەکەم بەم پێشەکیە جوانکیلەیەی ئەم نامیلکە نازدارە دەست پێ بکەم کە ئەمە نامیلکەیەکە بە ناوی مەولودنامە ساڵی 1947 هەر لە مانگی ڕەبیع الئەوەلە لەم دەی نارنجڵەیە خوا لێی خۆش بێت مامۆستا مەلا عەبدوڕەحمان کە ئیمام و خەتیبی ئەم دەیە بووە نووسیویەتیەوە بەڵێ و هەر لێ دەستخۆتی خۆشیەتی ئەمە هەر نوسخە ئەسڵیەکەی نییە بەڵام دەستخۆتی خۆیەتی ئەلەم مزگەوتەدا خزمەتی مسلمانانی ئێرە کردو و فترێکیش هەر مەدرسەی هەبووە لێرە مناڵانی کۆن بۆ مامۆستا بەڵێ ینی کۆنە ئەو کتێبە ئەمە 1947 نووسراوە ساڵ بەڵێ ئەو کاتە نووسراوە ئەلبەتە ئەو کاتە خۆی لە هەڕەتی خزمەتکردنی عیلما بوو مالایەکی 12 عیلم بووە مامی مامۆستا سەباحە و مناڵەکان و نەوەکانی ئێستا شکور لە ژیاندان پێشەکەکە فەرمێ بسم الله الرحمن الرحيم وبه نستعين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه سيدنا محمد صلى الله عليه وسلم وصحبه أجمعين لباش أماني مسلمانين بزانا أما مانجي مولودة مانجي كزور بقدر مباركة مانجي كزور قورو عظيمة مانجي كزور مشرف ومباركة كريمة بسبب أما قوى بوين با مؤمن ومسلمان بواسطة أما قوى ظاهر بوا نوري إيمان أما بيشيكي بو حزم كل بيشيكي من ببي بيشيكي أو ولي خوش بي يا ربي جاء بخيراتني عمو لايقكم لراستيا قرنقا كوا لم مانقدا باسی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم و هەموو کاتەکان هەموو کۆڕ و دانیشتنەکانمان بۆن خۆش بکەین بە باسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە بەڕاستی کاتێکی زۆر خۆش و شتێ شوێنێکیش بە نسبەت ئێمەوە زۆر خۆشش بکەمە زێدی ئێمە ئێوە لێرە باسی پێغەمبەرەکەین ئێستا من هەست بە هەموو ئەو سەڵاوات و تەسبیحاتە ئەەکەم کەوا لێرە پیرەکانمان لە کاتی ئیش و کار و هاتوچۆ و بەدەر و ماڵ و ئیش و بەدەم ژیانەوە هەمیشە دەم بە زیکر و سەڵاوات بوون
ئێستا لەواچێ مۆسیقای و دەنگی ئەو سەڵات و بسم الله و تەسبیحاتە لە مێشکی زۆر بەمانە هەر بزرنگێتەوە. لەبەرەوە الحەمدولillah ئەمە پێشینێکی زۆر جوان هەیە لەم وڵاتەیە و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم وڵاتەیە بە عەمەلی جێبەجێ کراوە. من ویستم لێرە بڕۆمە بۆ زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە عەقڵ و بە خەیاڵ بڕۆینەوە بۆ زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا لەبەر ڕۆشنایی ئەو خوا ئاەتەی کە خوای گەورە ئەفەرمێ عەزیز عەلەیه ما عانتم حەریص عەلەیکم، لە ڕستەی حەریص عەلەیکمە دەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند بەتەنگ ئومەتەکەیەوە بووە، چەند خەمی ئومەتەکەی بووە. ئەم پێغەمبەرە عەظیمە لە کاتێکا کە بە پێی فەرمایشتەکان هەمیشە دەم بە پێکەنین و سوعبەت و ڕووخۆشی بووە، لە عینی کاتیشان ناخێکی هەمیشە پڕ لە گڕ و کڵپە و خەفەت و گرفت بووە. بۆچی؟ چونکە خوای گەورە لە چەندەها شوێنە باسیەکە فەرمێ لعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا، يعني شوێنە ألا يكونوا مؤمنين. لە چەند شوێنەکە باسیەکە يعني ئەم پێغەمبەر ئەوەندە خەمی هیدایەتی ئومەتەکەی خواردووە صلى الله عليه وسلم وەخت وەجاری وە لعلك باخع يعني هالك خەریکە خۆت لەناو ئەبەی، ئەوەندە خەفە دەخۆی، ئەوەندە مەراغە خۆی بۆ هیدایەت و بۆ ڕێنمێنی ئومەتەکەت. ئەمە لە کاتێکە ئەوەندە خەفەتبار بووە لە ناخە خەمی ئومەتەکەی بۆ شەوی خسۆتە سەر ڕۆژی خسۆتە سەر شەو بۆ بەدەم هەموو خەڵکەوە بووە، یعنی بۆ ئەوەی کەوا خەڵک هیدایەت وەرگرێ، یعنی قەت نە ئیسراحەتی زانیوە، نە کاتی زانیوە، نە شوێنی زانیوە. پیرەژنێک لەسەر ڕێگایەک ڕایگرتووە بە سەعات ڕایگرتووە پرسیای لێگرتووە نێوتوە درەنگە ئیشم هەیەیان وتێتی ئیشم پێتە فەرمووتی هەر کاتێ ئیشت هەبوو لە شوێنە ئیشت هەبوو من دێم بەسەر چاو. یعنی ئەوە بەدەم مناڵەوە بوو، بەدەم پیرەوە بووە، بەدەم گەنجەکانەوە بووە، لە ڕوخسارە هەتا بڵێ ڕوو بە ینی کەسێکی ئاسان و سادە بووە لە ناو مەجلیسەکانە، خۆی نەسەپاندۆ بەسەر مەجلیسە، لە شوێنەکات کۆتایی بە مەجلیسەکات بێت لەوێ دانیشتووە، هەر بابەتێ باس کراوە ئەویش لەگەڵانە باسی کردو بابەتی خۆی نەهێناوە فەرزیکا بەسەر مەجلیسەکەیە و نەهێشتووە لە بەریشی هەڵسن. ینی وەزانویش چونکە زانویانە پێی ناخۆش بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە تەواضع و لە خاکێتی و لە نەرمونیانی و لە سادەیە کە زوێنەی نەبووە. بڕۆن شەمائیلی پێغەمبەری خوا بخوێنینەوە صلی الله علیه وسلم تەماشاکەین، ینی ئیدی ئەو کاتە هەر کەسێ شەمائیلی پێغەمبەر نەخوێنێتەوە گوناح باسی پێغەمبەر بکە، بە تایبەتی ئەوانەی کەوا ینی بە نایاری دژی پێغەمبەری خوا باسیەکەنەوە زۆر زاڵمن بەڕاستی، چونکە ئەوان هیچیان لەبارەی پێغەمبەرەوە نەبیستووە. ینی ئەگەر بێت و شەمائیلی پێغەمبەری خوا بخوێنیتەوە تەماشاکەی، ینی لە لووتکەی سادەیی و ئاسانی و نەرمونیانیدا بووە لەگەڵ خەڵکەکە و دینیشی ئاسان کردو بۆ خەڵک و خۆی دینەکە خۆی ئاسان بۆ داواشی کردووە فەرمووی کەس دین قورس نەکا لەسەر خەڵک، چونکە ئەم دینە خۆی ئاسانە نابێ قورسێکن لەسەر خەڵک. ئەم پێغەمبەرە ویستێتی لە بینی دوو شتا اختیار کرابێ ئاسانەکانی هەڵبژاردووە ئەگەر ناڕەحەت نەبوو بێ، ئەگەر یان حرام و گوناح نەبوو بێ. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شێوەیە ئەم دینەی لە ناخێکی کوڵاو بووە، وەکو مەنجەڵ کوڵاوە، بەڵام لە دەرەوە ڕوومەتێکی نورانی، ڕوومەتێکی دەمبەخەندە کانە دائیمە تەبەسومی، هەمیشە دەمبەخەندە بووە، حتا ینی ئەوەندە ئینسانێکی ڕووخۆش بووە. جارێکیان یەکێک لە سەحابەکان ینی مەشهەدێکمان بۆ باسەکە کە من هەر جارێکە ئەو فەرمایشتە خوێنمەوە حەزەکەم ببم بە ئاو بچم بە زەویە. ئەفەرمێ شەوێکیان هاتمە دەرەوە مانگی چواردە هاتبوو بە ئاسمانەوە بوو، ئەڵێ لەو کاتەیشا زۆر مانگەکە زۆر جوان و پەخشان بوو، ئەڵێ لەو کاتەیشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات تەشریفی هێنا، ئەڵێ تەماشای مانگەکەمە کرد و تەماشای دەموچاوی پێغەمبەری خوایشمە کرد، تەماشای ئەڵێ وردەبوومەوە لە مانگەکە وردەبوومەوە لە ڕوومەتی پێغەمبەر، ئەڵێ سوێن بەخوا دەموچاوی پێغەمبەر لە مانگەکە جوانتر بوو. ئەو دەموچاوە نورانیە بە ئەخلاق و بە ڕەوشت و بە ئاکارە جوانەکانی نورانی بوو. هیچ ئینسانێک خۆی لە خۆیان ناشیرین نییە ئیلا ئەگەر مەگەر خۆی ناشیرین بکە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەرەوەی کەوا زۆر شیرین بووە لە ڕەوشتیان لە ڕەفتارە لەگەڵ هەمووانە ئەم ڕەوشت و ڕەفتارە جوانەی هێندەی تر شیرینی کردووە لە لای هەمووان. لەبەرەوە
پەیامەکەیشی هەتا ئێستا کە ئەوە 1400 ساڵە بەردەوام بریسکەی دێت و شەو قەداتەوە و بەردەوام گەشە دەکا دوو کاری زۆر زۆر گەورە بوون بەهۆی مانەوەی ئەم دینەوە بەردەوام شەوقدانەوەی و ئێسش هەتا قیامەت هەروابێ یەکەم ئەخلاقی پێغەمبەر صلى الله عليه وسلم دوهمش قورآانی کەریم بوونی قورآن و بوونی ڕەوشتەکانی پێغەمبەر گەورەترین هۆکارن بۆ مانەوە و بەردەوامی و فراوان بوونی ئەم دینە بەناو هەموو بەشەرێتە بەشەریەت هەر کەسێ مسلمان بووە دڵی لە ڕەوشتی پێغەمبەر چووە دڵی لە حقایقی قورآن چووە مسلمان بووە و هەر بەوەش ئەم دینە بەردەوام بووە ئەمە ئێستا الحەمدولله کە بەشەریەت بەردەوام لەناو بەشێر یعنی مسلمان زۆرە بێت لە هەموو شوێنەکانە ئەوە وەڵامێکی زۆر زۆر گەورەیە بۆ هەموو ئەوانێکەوە درۆیەک بە درێژای مێژوو کردیان و ئێستا ژێکەن بە تایمەتی گەنجەکانمانیانی پێ خەڵەتێنن ئەڵێن وەڵا ئەم دینە بە شمشێر وەکو جەنابی مامۆستا جەمال خوا لێ ڕازی بێ باسی کرد ئەڵێن بە شمشێر بڵاو بۆتەوە ئەمە گەورەترین وەڵامە خۆ لە ئەوروپادا بە شمشێر بڵاو نابێتەوە لە مالیزیا و لە ئەندونیسیا و لە هندستان و لە جاوا و کشمیر و پاکستان و ئەفغانستان و ئەوانەدا بە شمشێر بڵاو نەبووەوە ئەم دینە بە حقائقەکانی بە ئەخلاقی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەندونیسیا گەورەترین شڕی مسلمانانی تێدایە 300 ملیۆن مسلمانی زیاتر تایە یەک مسلمان نەچوێتەوە شەڕ بکە و شمشێر بەرێ هەمووی بە ئەخلاق بەڵێ بە ئەخلاق لە ڕێگەی بازرگانی و تعامل و ڕەفتاری شیرینی مسلمانان و ئەو حقایقانەی لە ناو قورئانە هەیە خەڵک مسلمان بووە لەبەرەوە ئێمە کۆمەڵگای ئێمە جوانترین ئەتوانم بڵێم دینداری پێشکەش کردووە بە هەم خۆی و بە بەشەریەتیش بە تایبەتی وڵاتی ئێمە الحەمدولله یعنی لێرە سنەتی پێغەمبەری خوا و خۆشەویستی پێغەمبەری خوا لێرە بە عەمەلی بوو ئەلبەتە کۆمەلگایەکە گەر نە خوێندەوار بێ کۆمەلگای ئێمە پێشتر خوێندەواری تەنها نخبە بووە یعنی بۆ نمونە هەردەیەک مەلایەک دوو سێ مەلای تێدا بێ یان مەسە مەدرسە هەبووە لە بیارەیان لە تەوێڵە کە ئەمانە وەکو ئێرشادی خەڵکیان کردووە خەڵکەکە عامەی یا خوێنەوارێکی زۆر کەمی هەبوو یان نەخوێنەوار بووە بەڵام ئەمە لە کۆمەلگای کیاوادا دین بە عەمەلی دین خەڵک دیندار بووە بە شێوەیەکی کردداری سنەتی پێغەمبەری خوا مامۆستا فنامێق ئیشارەتی بۆ زۆر کرد سنەتی پێغەمبەری خوا لە وڵاتی ئێمەدا شۆڕ بۆتەوە بۆ کردار لەبەرەوە خەڵک لە ماڵی خۆیان لە مزگەوتە لە کاتی ئیشکردنا هەمیشە دەم بە سەڵاوات بوون کاسە دراوسێیی هاوکاریکردنی و هەرەوەزی پێکەوە ئیشکردن ئەمانە هەمووی سەردانی یەکتری خزم و کەس و کار وەکو مامۆستا فەرمی گەورە بچوو کە لێرەدا یان لێرە کە گەورە پیاوە گەورەکان قسەیانە کردێت گەنجەکان هەتەنها ئیتاعیان لەسەر بوو بە هیچ شێوەیە گەنج نەیەتوانی دەنگ بەرزکاتەوە لە ئاسی گەورەدا گەورەکان قسەیانە کرد بەڵام ئەوانیش قسەی چاکیانە کرد خەڵکیان بە هەڵەشایی فێر نەئەکرد خەڵکیان فێری خراپە نەئەکرد هەمیشە احترام و ئەدەب لە نێوان دایک و باوک و مناڵەکانە هەبوو لە نێوان گەورە بچووکە هەبوو لەوانە مامۆستاکانە ئێمە مامۆستاکانمان ئەرێرەوە لە قوتابخانەکەواتن بۆ سەر چاخانەکەی ئێمە ڕامانە کردەوە بۆ ماڵەوە ڕوومان نەبوو مامۆستاکان لێرە ببینین ئەومان نەزانی شتێکی زۆر زۆر گەورەمان کردووە ئەمە هەمووی لە ئەدەبی پێغەمبەرەوە هاتووە چونکە دین یعنی بە جەلالەدینی ڕۆمیان وتیان بە پورختی دینمان پێ بڵێ دین یعنی چی فەرمووی دین یعنی ئەدەب ئەدەب لە دینە ئینسان ئەگەر لە دین لە ژیانیا ئەدەب ڕەنگ نەداتەوە یعنی دین ڕەنگ ناداتەوە دەستان خۆش مامۆستا ئەگەر بچینە لای کۆرسەکەمان بە تیپەکەمان ئەگەر شتێکمان پێشکەش بکەن دوایینەوە خزمەتی جەنابی مامۆستایانی بەڕێز ئینشاءالله ضمينتها دنيا أغيان مكردون خريم ضمينتها دنيا أغيان مكردون خريم رشنا مناستنو يا الله بيانه تاري رشنا مناستنو عزيز يا بيانه تاري مدينة بيوان
ديرك منزل قوي رسولي ضفاي وخاكي عزيزكم تكرزون قبولي كوكي عين أفاوات أغيات تازبون رحمة ودي ظهوار كرمي يا الله خواتا عفوي تلوزيك ما ديرك مجمدي حبيبا يا حبيب الله حبيبا يا رسول الله حبيبا خير خلق الله حبيبا نور عرش الله حبيبا يا حبيب الله حبيبا يا رسول الله حبيبا خير خلق الله حبيبا نور عرش الله لا جملة كائنات أمره سران سهر شاديا يمشى بابوناي سروري عالم مبارك بايا إمشا حبيبا يا حبيب الله حبيبا يا رسول الله حبيبا خير خلق الله حبيبا نور عرش الله لا بيخود سؤالا كان كجونها تكسيحاتي بدردي عشقي ليلى وانا ما قواتي حبيبا يا حبيب الله حبيبا يا رسول الله حبيبا خير خلق الله حبيبا يا رسول الله حياتي من وصاليتو مماتي من فراقيتو بالي باري خياليتو علاجي شيت غراكا حبيبا يا حبيب الله حبيبا يا رسول الله حبيبا يا خير خلق الله حبيبا نور عرش الله خوشا وداميك الروج وشام توافاك رواقيتو خوشا وساريك كوتبي لا كوتا ولا سقاقيتو حبيبا يا حبيب الله حبيبا يا رسول الله حبيبا خير خلق الله حبيبا نور عرش الله ورزتنا باتيكم نبوتي پیغمبر بدیع الزمان سعید نورسی رضای خوای لێ بێ ئەفەرمێ خۆر چەند پێویستە بۆ ئەم جیهانە نبووەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە پێویستە بۆ ئادەمیزاد بۆ ژیانی مرۆڤایەتی پێغەمبەر و قورئان و گەردوون هەر سێکیان وەکو ئاوێنەیەک وایە سێ ڕووی هەبێ هەر سێکیان حەقیقەتێ دەرەخن ئەویش ئیمان بەخوا و ناسینی خوای تاکی تەنیا
مرۆڤیش بەهۆی ئیمان بەخوا و ناسینی خواوە ئەبێ بە مرۆڤێک کامڵ. اینجا بە ناسینی پێغەمبەر صلی الله ئینسان بۆ ئەوەی خۆشەویستی پێغەمبەر بزانێ، مەقام و پلەی پێغەمبەر دەبێت لە پێشەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بناسێ، نبووەتەکەی بزانێت. جا من لێرە چەند بڕگەیەکی قسەیەکی مامۆستا بەدیێوزەمانم هێناوە باسی گەورەی نبووەتی پێغەمبەرەکە، باسی گرنگی نبووەتی پێغەمبەر لەم وجودەیە لە ناو مرۆڤە لەم گەردونەیە. ئەفەرمێ بزانە لەو کاتەدا کە جیهان بە کتێبێکی گەورە دێتە پێش چاوت دەبینی نووری محەممەد واتە نور و نبووەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مرەکەبی قەڵەمی نووسەرەکەیەتی، یعنی ئەم گەردونە وەکو کتێبێک وایە نوری نبووەتی پێغەمبەر ئەو مەرەکەبەیە کە خوای تەعالا ئەم کتێبەی پێنووسیوەتەوە، یعنی ئەوەندە نبووەتی پێغەمبەر گرنگە. لەو کاتەدا کە دەبینی جیهان شێوەی درەخت دەپۆشێت دەبینی نوری ئەو سەروەرە لە پێشدا تۆوەکەی بووە و دواییش بەرووبوومەکەیەتی. لەو کاتەدا کە جیهان لە پێش چاوت لە شێوەی زیندەوەرێکدا بەرجەستە دەبێت نوری نبووەتی ئەو سەروەرە گیانەکەیەتی، یعنی ئەم جیهانەم گەردونە ئەگە وەکو زیندەوەرێک گیان لە بەرێک وابێ گیانی ئەو گیان لەوە بریتێ لە نبووەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەو کاتەدا کە جیهان شێوەی مرۆڤێکی گەورە دەگرێتە خۆ دەبینی نوری نبووەتی ئەو سەروەرە ژیریەکەیەتی، یعنی ئەگەر بێت و ئەم گەردونە مرۆڤێک بێت یعنی نوری نبووەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیری ئەو مرۆڤەیە، یعنی ئەم ژیانە و ئەم گەردونە ئەگەر نوری نبووەتی لێ دەربێنە ئیتر وەکو مرۆڤێک وایە ژیری نەبێت. لەو کاتەدا کە جیهان لە شێوەی باخچەی گوڵزارێکدا دەبینید ئەو سەروەرە بولبولەکەیەتی، یعنی جوانی ئەم باخچەی گەردونە بەندە بە نوری نبووەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. لەو کاتەدا کە جیهان لە شێوەی کۆشکێکی ڕازاوەی بڵندی چەندهۆمیدا دەبینیت کە درەوشانەوەی دەسەڵاتی پادشای ئەزەل و کارەنە ئاساکانی شکۆداریەکەی و لایە نەقەشەنگەکانی دەرکەوتنی جوانیەکەی و نەخش و نیگاری کارە دەراساکانی سنعەتەکەی ئەوی تێدا دەردەکەوێ دەبینی نوری ئەو سەروەرە یەکێکە صلی الله عليه وسلم یەکێکە لە بینەرانی لە پێشدا خۆی دەیبینێ و اینجا بانگ لە مرۆڤایەتی دەکا بۆ سیرکردن و بینینی ئەو کۆشکە سەرنج ڕاکێشە. بەڵێ پێویستە مسلمانان لە پێشەوە بزانن نبووەتی پێغەمبەر چییە، پێغەمبەرایەتی یانی چی، اینجا لە دوایەوە خەڵکی بۆ لای نبووەت و پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگ بکەن. وصلی الله عليه وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد بحر أنوارك ومعدن أسرارك وعين عنايتك وشمس هدايتك وعروس مملكتك وإمام حضرتك وخير خلقك وأحب الخلق إليك عبدك وحبيبك ورسولك النبي الأمي الذي ختمت به الأنبياء والمرسلين وعلى سائر الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه أجمعين وعلى الملائكة المقربين
وعلى عبادك الصالحين من أهل السماوات وأهل الأرضين رضوان الله تعالى عليهم أجمعين آمين والحمد لله رب العالمين. اللهم اجعل أفضل صلواتك أبدا وأنمى بركاتك سرمدا وأزكى تحياتك فضلا وعددا على أشرف الخلائق الإنسانية ومجمع الحقائق الإيمانية وطور التجليات الإحسانية ومهبط الأسرار الرحمانية وعروس المملكة الربانية واسطة عقد النبيين ومقدم جيش المرسلين وقائد ركب الأنبياء المكرمين وأفضل الخلق أجمعين حامل لواء العز الأعلى ومالك أزمة المجد الأسنى شاهد أسرار الأزل ومشاهد أنوار السوابق الأول وترجمان لسان القدم ومنبع العلم والحلم والحكم ومظهر سر الجود الجزئي والكلي وإنسان عين الوجود العلوي والسفلي روح جسد الكونين وعين حياة الدارين المتحقق بأعلى رتب العبودية والمتخلق بأخلاق المقامات الاصطفائية الخليل الأعظم والحبيب الأكرم سيدنا محمد بن عبد الله بن عبد المطلب وعلى سائر الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه وعلى الملائكة المقربين وعلى عبادك الصالحين من أهل السماوات وأهل الأرضين رضوان الله تعالى عليهم وعلينا أجمعين وسلم تسليما كثيرا كلما ذكرك الذاكرون وغفل عن ذكرك الغافلون في كل طرفة عين ألف صلاة وسلام واغفر لنا وارحمنا والطف بنا يا إلهنا بكل صلاة منها. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم هو الحبيب الذي ترجى شفاعته لكل هول من الأهوال مقتحم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي بالمصطفى
مصطفى بلغ مقاصدنا يا ربي بالمصطفى نور مجالسنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما